دکتۆر سوار علی مەولودم لەگەڵە پسپۆڕی نەخۆشیەکانی دڵە باسی چەوریەکانی خوێن و چەوریەکانی دڵۆم بابەتان ناکەین. دکتۆر بە خێراتی بانیت باش. مانیێش باش، زۆر سپاس. چەوری خوێن و چەوری دڵ هەر یەک شتە یاخود جیاکراونەتەوە؟ ڕاستەکەی چەوری خوێن کە وشێکی گشتیە هەمووی لە خواکرێت. ئەمە ڕاستەکەی بتوانین بڵێن چەوری زیان بەخش و چەوری سوود بەخش یان زۆرجار هەیە نەخۆشەکان جیاکردن چەوری دڵ مەبەستیان کۆلسترۆل و LDL ینی ئەم دوانە بە تایبەت پەیوەندیان بە نەخۆشەکانی دڵ و بۆڕی خوێنەوە هەیە لەگەڵ چەوری ژێرپێز یان چەوری سەرجگەر مەبەستیان ترایگلیسرایدە بە شێوەیەکی گشتی پێیان توێت چەوری خوێن. ئەمانە پاکێجێکن پەیوەندی ڕاستەوخۆ ناڕاستەخۆیان بەیەکەوە هەیە هەمویان ئەتوانین پێیان بترێت نەخۆشیەکانی چەوری خوێن. باش چییە زیاتر تووشی نەخۆشیەکانی چەوری خوێنە بێت؟ بەڵێ چەوری خوێن وەکو زۆربەی هۆکارەکانی تری نەخۆشیەکانی دڵ زۆربەی کات بێنیشانەیە لە زمانی پشکنین زۆربەی کات دەرەکەوێت یان ئەوە لە خێزانەکە گرفتێکی نەخۆشیەکانی دڵە بێت ئەو کاتە پشکنین لە کات دەرەکەوێت. ئەتوانین بڵێن کێ پێویستە پشکنین بکات بە شێوەیەکی گشتی بە گوێرەی ڕێنماییەکان هەر کەسێک تەمەنی گەیشتە پێگەیشتن لە تەمەنی 20 ساڵیەوە وا باشە پشکنی خوێن بکات بۆ چەوریەکانی خوێن. ئەگەر بێت و گرفتەکانی نەخۆشیەکانی دڵ یان چەوری خوێن لە خێزانەکان هەیە پێویستە پشکینەکە پێشوەختە بکات چاوەڕێنەکە نیشانەکانی تیا دەرکەوێت. لەبەرەوەی باسمان کرد زۆربەی کات نیشانیان نییە زۆربەی کات نەخۆشەکە بە ماکەکان بە مزاعفاتی نەخۆشەکەیان بۆ خستەخانە لەبەرەوە پێویستە پێشوەختە پشکنینی بۆ بکات. زۆر باشە. بینەرای خۆشەویستەمە پێتان بڵێم ئەوانەیە ئێستا بینەرمانن لە ڕێتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسا دەتوان کۆمنتەکانتان بنووسن ئەو پرسیارانەی کە هەتانە لە کۆمنت بۆمان بنووسن وەڵامی ڕاستە خۆتان بۆ وەرەگرم. دکتۆر کەواتە ئەگەر نیشانەی نەبێت چی بکەین؟ چۆن بزانین چەوری خوێنمان بەرزە؟ بەڵێ وەکو باسم کرد هەموو پێگەشت و پێویستە پشکنین بکات. چەند ساڵ جارێک؟ بەگوێرەی ئێمە ڕاستەکەی لە هەموو جارێک کۆمەڵە نەخۆشێکی ئەچون بە ناو یەکە پیانەوە تێ کاردوباشە ڕسک فاکتەر ینی ئەو گروپانەی کەوا مەترسی نەخۆشەکانی دڵیان زیاترە لە چاوکە سیاسایی دەتوانین لە چەند خاڵێک کۆیان کەیتەوە بۆ منە کەسێک جگەرە بکێشێت کەسێک فشاری خوێنی لەگەڵا بێت کەسێک شەکرەی هەبێت کەسێک قەڵەو بێ کەسێک خواردنەکانی ناتەنووس بێ کەسێک نەخۆشەکانی دڵ لە خێزانیان هەبێت ئەم کۆمەڵە خەڵکە مەترسی نەخۆشەکانیان دڵیان زیاترە لە کە سیاسایی ئەمانە ساڵانە ئەبێ پشکنینکان ئەگەر کەسێک شەکرەی هەبوو 3 مانگارە پشکنی شەکرەکەن ئەگەر کەسێک زەختی هەبوو پشکنی چەوری ئەکات ئەگەر چەورەکەی ڕێک بێت ساڵانایی کات ئەگەر ناڕێک بێت 3 مانگ جارێگەی کات ئەبا خاڵێکە بۆ ئەوەی ئەو کەسانەی کێن پشکنی چەوری خوێن بکات. بەڵام پرسیارەکە لەوەی ئایا زۆرجار هەیە کەسەکە بینین بۆ منە مەترسی نەخۆشەکانی دڵی هەیە لەو کاتەی ئەیکات چاوری خوێنی ڕۆتینیاتەکەی پێی ئەڵێن نۆرمەڵە یە لە ئاسڵا نۆرمەڵ نییە خاڵێکی زۆر گرنگ کە پێویستە ڕوونکرێتەوە. ئێستا ئەم ڕێژە نۆرمەڵانەی کە نووسراوە لە پشکنەکانی خۆمان هیچی لە 2009 ئیشی پێ ناکرێت ڕێژەکان دابەزیون بۆ منە LDL 150 حەدی نۆرمەڵێک ئەخیرێتی لە دوای لە سەروی ئەمەوە نۆرمەڵ نییە بەڵام لە کۆنەکان لاکە زیاکە بۆ 150 لە ئێستا ئەم 150 نەماوە. دووەم کەسێک ئەگە تووشی نەخۆشیەکانی دڵ بوو بێت پێویستەکەم LDL خوار 55 بێت نەکەوە کەسێک ئاسایی بەداخەوە زۆربەی کات کەسەکە بین بۆ منە قەستەرەی بۆ کراوە دەماری دڵی گیراوە فەحسێک ئەکات پشکنێگاڵە چەورەکەت هەر تیای نەماوە ئەیوەستێنن بەداخەوە یانێ ئەو گرفتە ڕوادات ئەبێ بە عەکسەوە ئەبێ لێڤڵەکان جاکرێتەوە کەسی ئاسایی خوار 150 کەسێک مەترسیەکی مامناوەند بێ ئەبێ خوار 100 بێت کەسێک مەترسەکەی بەرز بێت مەفرۆزە خوار 70 بێت کەسێک مەترسەکەی زۆر مەترسی ئەنی لە گروپێک لە زۆر مەترسە ئەبێ خوار 55 بێت ئەم پۆڵێنکردنە ئەبێ پزیشی بەڕیار لەسەردا نەک بەداخەوە ئەو کەسێکە لە مختەبەرەکەیە بەرپرس بێت لە بڕیاردان لەسەرەوەی ئایا حەبی چەوری خوێنەکە بخواد یانی خوات. دکتۆر چۆن پشکنی چەوری خوێن بکەین؟ چەند کاتژمێر نان نەخۆین یاخود ئەکرێ لەسەر ناخواردنێکی ئاسایش بکرێ بەڵام ڕێژەکانە گۆڕێت ئەگەر پێش ئەوە وەرتر پێم بڵێ ئەو ڕێژانەی کە بەڕێزت باست کرد لە 150 بەنمونە LDL و ئەوانی دیکە ئەمانە لێرە ئێستا بەنمونە لە شاری سلێمانی دەستکاری نەکراون یاخود لیژنەیەک نییە
ئەم زانیاری وەردانە بڵاو کاتەوە سەر تاقیگەکانە یاخودەوە کاری پزیشکی پسپۆڕە خۆیان دانە بەدانەوە بکەن بەدڵنیایەوە تاقیگانەی کەوا ستانداردن تاقیکەی باوەڕپێکراون لێڤڵەکانیان دیاری کردو ئاستەکانیان دیاری کرد بە ئەبیگرێڕێنما تازەکان دایان ناوە بەڵام بەداخۆ لەگەڵ ستاندەرەکەم کۆمەڵە تاقیگەیەکی لاچەپمان هەیە مختبەری لاوەکین ئیتر ئەمانە جار هەیە بنەدەم ڕاستی خەڵکەکە ئەتر ئەو خاڵە گرینگە ڕوونکرێتەوە باشە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم مەسەلەی ئەوەی کە باست کرد چۆن پشکینەکە بکەین لە ڕووی زانستیەوە LDL و کۆلسترۆل چاوری خراپەکان پێویست بە فاستنگ ناکە پێویست ناکە بە ڕۆژوو بێ ینی 8 ساعت خواردن و خواردنەوە نەخواتەنها ئاو ڕێپێدراوە بیخوات پێویست ناکە بەنسبەت ئەمنێتەوە ترایگلیسراید چاوری سیانەکان چاوری ژێر پێست ئەمە پێویستەکە 8 ساعت خواردن و خواردنەوە نەخوات ئەنجە فەحسەکە بکات بەڵام لە ڕووی زانستی دەرکەوت و ئاڵێ ئەگەر بێت و کەسەکە ئەم چاوری بەرز بێت لە زبنی متابعەکەیت دوو فەحسی بۆکەی جارێکیان بە خواردن جارێکیان بێ خواردن بۆی بزان لە هەردوو بار ڕێک بۆ تۆ یان ڕێک نەبۆ تۆ لەبەرەوەی ئەمانەش بە شێوەی ناڕاستەخۆ کاریگەریان ئەبێن لەسەر نەخۆشیەکانی دڵ و بەڕی خوێن باشە دکتۆر پێم بڵێ چکە پرسیارێکە تۆ باسی خواردنی سیرەکە بەڵێ تەنها خواردنە کە چاوری بەرز و نزم پێکە یاخود شتی دیکەشەیە بەڵێ ڕاستێکی خواردنی تەندروست ئەوانەی کە تەسیریان هەیە لەسەر چاوریەکان ئەوەی کە تەسیل لەسەرکردەوە یەکەم شت چاوری خواردنە ئەم چاوری کە ڕۆژانە ئەیخۆین پێویستەکە چاوری ناتێر بێ باشترینە زەیتی زەیتونە هەتاوەکو دیاریان کردووە پێترێ ئەکسترا ڤێرجن ئۆریجن واتە یەکەم بەری زەیتی زەیتونەکە یەکەم بەری زەیتونەکە بکرێتە زەیت ئەمە لە هەمیان باشترە لەبەرەوەی چاوری ناتێرن ئەمە خاڵێکی گرنگە دووهەمیان تەسیر ئەو خواردنە بخورێت میوە و سەوزە میوە و سەوزە زۆر گرنگن کاوانی کە ڕیشاڵیان تایە سیر و پیاز و ئەم بابەتان لە زمنی ڕیشاڵەکانن لە زمنی ئەوە نین کە بڵێن بەدیلی حەبن و خۆت زۆربەی کات ئەیبیستیت ئەمانە بەدیلی حەب نین ینی ئەوە ناخۆشەوە ناهێنێت بەڵام لە خواردنی تەندروستن لە زمنی ئێمە گروپێکی ترمان هەیە پێوترێ فایتۆستیرۆڵ فایتۆستیرۆڵش هەر بە شێوەیەکی ناڕاستە خوارد گروپی ڕیشاڵەکان ئەگرێتەوە لەبەرەوە گرنگترین شت ئەوێ خواردنەکان تەمەچەشن بن خواردنی سوورۆکراوی کەمتیا بێ چاوری تێر لە خواردنەکان تا زۆر کەم بێت گۆشتی سوور کەم بێت و سەوزە و میوە بە درێژای ڕۆژەکە زۆر بێت بۆم لە 3 بۆ 5 جار لە خواردنەکانتان سەوزە و میوە هەبێت ئەمە خاڵێکی گرنگە کە بەرگریەکی باش بۆ لەش دروستەکە لە دژی چاوریەکانی خوێن کەواتە دکتۆر پێویست ناکە خۆمان بخەڵەت تێنین یەکێک خواردنێکی زۆر چەورە خوا و دوایی ئەڵێ دوو دەنێک سیرم کرد بە سەریاوە توێنێتەوە شتی وا هەیە ئەمە هەتەنها ئەم کەسای زۆربەی کات گیراوەکان خۆمان نەویستێنەوە خستە پزیشک فترێک باش پارێزیەکەات تێکەڵێکیان هەیە سیر و پیاز و لیمۆ و زەنجەفیل و ئەمانە تێکەڵەکان ئەڵێ فترێک باشەمە خوارد دابەزینە کە دیقەتی دەبینین ئەم فترێ خواردنی تەندروست بووە ڕیشاڵەکانی زیاد کردووە ڕیشاڵەکان خاڵی ئەساسین بۆ ئەوەی چاوری خوێنەکەمان ڕێک بێتەوە کاتێک ترەوەندە احتیمام بەسیر نین لە زمنی خواردنی تەندروست دای بنین ناچێتە ئەو سوودە گەورەی نییە ئەو سوودە گەورەی کە چاورێکی زۆر خۆی ئەمە دوو زانستمان هەیە زانستێکی باوەڕپێکراوە کە بەڵگەی لەسرە ئەم بەڵگە لەسەرکات تا ئێستا سیر و پیازی جیان نەکردوێتەوە لە خواردنە تەندروستەکانی تر بەڵام بە تەکی توێژن و لەملا هەیەکەوە ئەڵە سیر و پیاز پێکاتی باشن بۆ ڕخستنەوەی چاوری بەڵام تا چه ئاستێک باشن نازانرێ ئەم ئاستە بەڵام ئەمە گەیشتونێتەوە قەناعەتەکەەوە خواردنی تەندروست کە ڕیشاڵی زۆرتیا بێت لە سەوزە و میوە بەدیلێکی زۆر باشە بۆ ڕخستنەوەی زۆر باشە دکتۆر غودەی تەمەڵ چاوری بەرزەکاتەوە ئەوەیەکە لە پرسیار ئێمە هایپەترایگلیسیدی میامان هەیە ئەنی بەرزبوونەوەی چاوری سیانی یان چاوری ژێرپێست ئەمانە هۆکاری سەرەتاییان هەیە هۆکاری سێکندەریانی هۆکاری تریان هەیە لە زمنیانە قەڵەویە شەکرێک کۆنتترۆل نەبێ غودەی تەمەڵ بێ غودە کە غودە تەمەڵە بێ هەموو چاوریەکان بەرزبنەوە چاوری سیانی چاوری خراپەکان لەبەرەوە زۆر کەسێکەکە شەکری هەبێ و چاوری سیانی بەرز بێتەوە ئەمە ئاڵێن تۆ شەکرەکەت کۆنتترۆل نییە شەکر کۆنتترۆل بێت چاوری سیانەکەش باشتر کۆنتترۆلە بێ کەسێک کە غودەی تەمەڵ بێت چاوریەکانی تێکەچی بە ڕێخستنەوەی غودەکە قەڵەویش بە هەمان شێوە جار هەیە تێکچوونی چاوریەکان لە زمنی نەخۆشیەکە کە پێوترێ میتابۆلیک سندرۆم کە گرفتی خۆراکیەکان قەڵەوە جوڵەی نییە مەترسی توشبوونی زەخت و شەکرە و چاوری هەیە زۆر باشە دکتۆر باباسی ئەو بکەین
دڵە کوتێ تا چەند پەیوەندی بە بەرزبوونەوەی چەوری خوێنەوە هەیە چکە یەکێ لە بینەرەکان من باسیێوە کە ئاڵێ من پشکنینم کردووە هەموو پشکنینەکان نۆرماڵە کە چی هەر دڵە کوتێم هەیە بەڵێ جا پرسیارەکەوەیە چەوری خوێن ئەگەر بەرز بێت دڵە کوتێ دروستەکە یاخود ئەگەر ئەو پشکنینانە نۆرماڵ لەم کەسەیە بۆچی چەوری خوێن بە شوێشەوەی گشتی بە هیچ شوێک نیشانە دروست ناکە ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم تەنها هەنێ نیشانەی نادیاریان لە کەسێکەوە بۆ کەسی تر جیاوازە تەنها لە حاڵەتی بەرزبوونەوەی چاوریسیانە کە ترایگلیسراید ئەگەر چاوریسیانەکەی زۆر بەرز بێتەوە هەنێک کەسی هەست بە گێژبوونەکە پشتەری ئەشاکات بەڵام تەنها بۆ چاوریسیانە بۆ چاوری کۆلیسترۆل و LDL چاوری خراپەکان بە هیچ شوێک نیشانی نیێتە بەعکسەوە نەخۆشەکە بە ماکەکاری نەخۆشەکەوێت لەبەر ئەوە دڵ پەلەپەل بوون و چاوری خوێن هیچ پەیوەندێکی ڕاستەخوان نییە بەڵام ئەشێ کەسەکە بە مزعافاتی چاوریەکەەوە بۆ منە دڵی پەلەپەرکە لە ئەنجامی بۆ منە تەسوبوونەی بۆ ڕێکانی خوێن باش ئەم ئەگەرە هەیە کەسێک پرسیاریەوە کردووە LDLم نزمە بەڵێ ئەوە هۆکار چییە؟ زۆر جار هەیە ئەم گرفتە دروستە بێت بە تایبەتی لای مختبەر وای لێ کە حەبەکە وەسە ئەڵێ چاوریت هەر نەماوە ئەمەستیان LDLەکە LDL لە ڕووی زانستیەوە هەموو بەڵگەکان سەلماندوێنە LDL چاوری خراپە تا چاوری لێ ئاستەکەی دابەزێ مەترسینە هەتاوەکو گەشتۆتە ئەم ئاستێک کە خوارچلیشەوە گرفت بۆ ئینسان دروست ناکە خوارچل کە ئاستێکی زۆر نزمە لەکوێ ئەم ئاستا پەیڕەوەکەی ئەگەر کەسێک جەڵتەی دڵ لێ یاوە شەبەکە و باڵۆنی کردووە حەبی چاوری بە هەموو شێوە بەکارێن بەڵام لەسەر عیلاجەکانەوە جەڵتێکی تر لێتەوە لەم حاڵەتە تۆ ئاستی LDLەکە دا ئەبەزێنێ بۆ خوارچل لەبەرەوە هەر ئاستێک بەجێ مەترسینیە LDL بەڵام ئێمە گرفت حاڵەتێکی دەگمەنمان هەیە کە حاڵەتی بەدخۆراکیە ئەگەر بێت و هەموو ڕێژەی چاوریەکان لە کەسێکی ئاسایی بەبێ گرفت بەبێ بەکارێنێ چارەسەر زۆر دابەزی بن ئێمە تەرکیز دەکەین سەر ئەو کەسە گرفتی بەدخۆراکی هەیە نەک گرفتی ئەوەی کەەوە نەخۆشیێکی چاوری خوێنی باشە دکتۆر کۆتا خولەک پێم بڵێ ئێوە ڕۆژان بەرکەوتنتان لەگەڵ چارەخوازان هەیە چ لێک تێنەگەی شتێکێ لە نێوان بەڕێستان و ئەوان یاخود شتێکە بێت کە زۆر ڕوون نەبێت لای چارەخوازان بۆیان ڕوون بکەنەوە و لەگەڵیشا پێم بڵێ چاوری بەرز ئەبێتەوەی تەنگە نەفەسی یاخودنا چاوری خوێن یەینەوە سەر کە هیچ نیشانێکی تایبەتی نییە باش کە ئەو بەتایبەتی کۆلسترۆل و LDL بە هیچ شێوەیەک نیشانی بەڵکو بە ماکەکانیان بۆی هەیە تەنگە نەفەسی دروستکە لە زمنی مزعافات ینی زەبحەی بۆ دروست کرد بێت تەسبوونەی بۆ ڕێکانی خوێن بەسکو بە تەنگە نەفەسی بن تەنها بەو حاڵەتە بەنسبەت ئەوەی کە چارەخوازان کە تیای مشکلمان بە دروست دەکات ئێستا هەموو زانست لەسەر ئەوە کۆکە کەوا ستاتین ئەم عیلاجەکە بەکاری بۆ دابازینی چاوریەکانی خوێن زۆر گرنگترین لە ئەسپرین بۆ پاراستن لە نەخۆشیەکانی دڵ و بۆڕەکانی خوێن لەبەرەوە هەر کەسێک ئێستا کە بۆ منە لە داهات و دوای 10 ساڵێتر مەترسی نەخۆشیەکانی دڵ یان گیرانی بۆڕەکانی خوێنی هەیە ئایا ئەم کەسە چاوری بەکە حەبی چاوری بەکاربێنن ئەسپرین ئێستا هەموو زانستەکە لەگەڵەوەن کە حەبی چاوری سوودەکەی زیاتر پێگەینێت وەک لە ئەسپرین هەتاوەکو کەسێک کارەبای دڵی بە شێوەی کاتی کە پێوتری AF بە شێوەی کاتی تێکەچێت تاوەکو ڕێکە بێتەوە ئاڵێ وا باشە حەبی چاوری بیتێ تاوەکو مەترسیەکانی کەمتر بێتەوە لەسەر نەخۆشیەکانی زۆر باشە دکتۆر سوارە سپاس بۆ بەڕێز زانیاری وەردانەی کە پێت بەخشین بینەرانی خۆشەویست هیوادارم هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن ئێمە لێرە کۆتایی بە بەرنامەکەیەنین و تا بەرنامەیشتر خواتان لەگەڵ